دووشت هەیە خوای تعالى خوي إعلاني حربي لسر كردو دووشت يكي كان لآيات قرآن خوای تعالى باسيكا كالرباية هر كسي الربا بكار بينيت لمعاملات كاسبية خوای تعالى فرمي فأذنوا بحرب من الله ورسوله أو خوي إعلاني شري لقلاك أو إعلاني جنجي لقلاك دوهميان لحديث بيغمرة صلى الله عليه وسلم بيغمري خوا أفرمي من آذى لي وليا فقد آذنته بالحرب هر كسي آزاري وليكي خوا بدا أو خوای تعالى إعلاني حربي لقلاك خوش يسكانم قشتان بيستان لم روجانيك لم شبك لشوكاني چند شبك بيش إيسا كماليكي دس رشو دل رش دسيان دكتور هوشيار إسماعيل لشاري هولير أو بياو برزا كسيكي ميان الرو نرمونيان بو دائما قصي خير يكرد دائما هولي دا خلق برو باشا ببا هولي دا يارمتيف هتيوانو هجارانو فقيركان ريخراوي دروسا كرد بو يارمتي داني هجارانو فقيرانو يتيمان خوي مال ومال أقرا بدولة منكان أقرا باري بو هتيوان كو أكردوا أم بياو دسي بو لك ديها كاري خير وشاكا ئەگەر کەسێک لە ئێوە بڕوا تەماشای وتارەکانی بکات لە فەیسبوک یا لە شوێنەکانی تر بۆ نمونە 5 ساڵ پێش ئێستا کاتێ لە مزگەوتێک نەقڵ کرا بۆ مزگەوتێکی تر بەس ئەو ڤیدۆیە لێ بدەن گەورەی ئەو پیاوەتان بۆ دەرئەکەوێ کە ئەم پیاوە چەند گەورە بوو ئەم پیاوە عەزیزە کە دەسی لە خێر و زمانیشی لە خێرا بەسەر برد ئەو شەوە بکنە سەری و ئەیکوژن لە ماڵەکەی خۆیان بەبێ تاوان نازانێ پیاو چی بێژێ و باسی چی بکە و چۆن باسی ئەم موقفانە بکە چۆن خەڵک دەستی بچێتە واریسی پێغەمبەران چۆن خەڵک ئەوەنە جورئەت بکە لەم وڵاتەی ئێمە دەستی بچێتە کەسانێک طبعا خۆ ئەمە کەسێکی غەریب نهاتووە لە وڵاتەکەوە بێت ئەو بکوژێ طبعا هەر کەسێکە خەڵکی ئەو وڵاتەیە بۆیە ئێمە زۆر بەتوندی محکومی ئەو کارە قێزنەوە ئەکەین زۆر بەتوندی و داواش ئەکەین لە لایەنە بەرپرسەکان بە زووترین کات ئەو تاوانە کەشف بکەن وەکو چۆن شتەکانی تر کەشفەکەن تەقینەوەیەک ئەبێ لە هەولێرە لە ماوەی چەند سەعاتێکە یەکسەر ئیعلانەکەن و فڵان کەس بووە و گیراون و ئاوا و ئەمە زۆر جێی دڵخۆشیە کە حاڵەتێکی ئەوە ئەمنی کوردستان گەیشتوێتە و حاڵەتە بەڵام ئەبێ لە مەشە ئاوا بن ئەبێ بۆ کوشتنی زانایان و واریسی پێغەمبەرەکانیش ئاوا بن بۆیە داوایان لێ ئەکەین زۆر بە گەرمی بڕۆنە دەمی ئەم مەوزوعەوە زوو بکوژانی ئەم پیاوە بەڕێزە بۆ خەڵکی ئاشکرا بکەن بزانن کێ بۆی خەڵک بزانێت کێ دەسێچێتە واریسی پێغەمبەران ملەتی کورد ملەتێکی مسلمانە وەکو باسم بۆتان کرد ببینن هەر ئەو ڤیدۆیە ببینن ئەزانن خەڵک چەندێک ئەم پیاوەی خۆشەوێ ئەو کاتە لە هەموو شوێنێکیشا خەڵک مامۆسا میانڕەوەکانی خۆی ئاوا خۆشەوێ لە هەموو شوێنێکە ئەگەر بزانن بچووکترین ئازار ئەکێشت خەڵک ئاوا بەدەمیانەوەیە بۆیە ئومێد دەکەین ئەم ملەتەی ئێمە ئەو ملەتە نەبێ کە خوا غەزەبی لێ ئەگرێ بەڵام دەستێکی ڕەش پەیا ببێ و بە ئاسانی بتوانێ و کارانە بکە ئەبێ بە هەموو لایەکەوە ئیدانەی بکەین و زۆر بەتوندی ئەبێ دژی بوەستینەوە و داوا بکەین لە خوای پەروەردگار لە ئەو خوایەی کە هیچ نهێنیەکی لەلا ون نابێ خوای تەعالا ئاشکرای بکە خوای تەعالا ڕیسوای ئەو کەسە بکە کە دەستی چووە ئەو مامۆسا بەڕێزە و ئەوانەشی کە لە پشتی ئەو کارەوە پیسەوەن خوای تەعالا حەیایان ببە خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکە الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون يا
أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ ومن قتل مؤمنا خطأ فتحرير رقبة مؤمنة ودية مسلمة إلى أهله إلا أن يصدقوا فإن كان من قوم عدو لكم وهو مؤمن فتحرير رقبة مؤمنة وإن كان من قوم بينكم وبينهم ميثاق فدية مسلمة إلى أهله وتحرير رقبة مؤمنة فمن لم يجد فصيام شهرين متتابعين توبة من الله وكان الله عليما حكيما ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. الله ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء